وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و ئومیدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. حتا ئەڕوات بارودۆخە عێراق پێچیدەتر ئاڵۆزتر ئەوێت و هاوکاتە لەگەڵ ئەوە سیاسەتە منتەقەییش دووچارە قەیران ئەکا. ئەو ڕووداوانەی وا لە عێراقا ئەمڕۆ خەریکە جێبەجێ ئەبێت تەهدیدێکی یەکجار جددیە بۆ ئەوەڵین بار لەسەر حەیات و کیانە سیاسیە دەوڵەتە ئێرانی. لە تەیە ڕۆژانە ڕابردوو و هەفتەگەلە ڕابردووە ئێمە بە تەحلیلە دروستە ئەوزاعێک کە لە ساحەی سیاسی عێراقا ئەگوزەرێت هەندێک ڕێوشوێنمان گرتە بەر و من جملە ئیعلامە دروستکردنە ئەرتەشە کوردان بوو. زەرورەتە دەرکەوتنم ئەرتەشە کوردانە لە مانگەکانە داهاتووە بەرجەستەتر و بەرجەستەتر ئەبێتۆ. هەروواکە ئێمە یەکەم کەس بووین سەبارەت بە دانە بڕیارێکی قەتعی لەسەر ئەوزا و ئەحواڵ عێراق و تا ئەم دەقیقەیشە لەسەر قسەی خۆمان مۆسێڕین و ئیعلاممان کرد کە عێراق ناگەڕێتەوە دەورانە پێش لە پارلەمان. عێراق حکوومەتێکی زەعیفی تەوافقی یا بە ناو خۆیان دموکراسیە تەوافقیە سەکت و فرقەگەل و ئیجماع فەساد داڵدەی نادات و حتا دەڕوات دەستورە عێراق بووگە بە بنەمای کێشە لە عێراقا بووی دەرنەتیجە حکوومەتە هەرێمە کوردستان دووچارە مەرگە سیاسی بووە. ئەم دووچارە مەرگە سیاسی بوونە پێدەچێت تا دەرکەوێت بۆ مابەقیە خەڵکی. ئەوزاعە خەڵکە ئێمە لە کوردەوارە داگیرکریا بندەستە دەوڵەتە عێراقی بۆ کەسێک کە لە ساحەیە سیاسیە جددی کار ئەکا خوێندنەوەیەکی واقعی گەرەکە، مردمێکی پەرشوبڵاوی بێسەر بێ ئینتماکریاگی بێمەبدە لەگەڵ میتمانە بەخۆیەکی کاذب بە معنای کوردایەتی کە بە حکوومەتە هەرێمە کوردستان بە لووتکەکەی گەیشتن. بۆیە کوردایەتی لە منزەرە ئەوان و مەبنا و مەفهومی نەماگە. هاوکاتە لەگەڵ ئەمە ئەو خەڵکە فێرە مشە خواردن موچە خواردن و فێرە قارەمانێتی فرۆشتنەوە بووگن. دەرنەتیجە لە هیچ ئەکتێکی جددیە کە چارەنووسە جددیە خۆیان و دەرخات بەشداری ناکەن. ئەوەی کە بەعاس ئەوێ ئەم خەڵکە بەخۆیە بێتۆ شێواندنە وەزعیەتە مەوجودە و وەزعیەتە مەوجودێ کە لە دەستە ئەوان نییە و بەرەو چارەنووسێکی نادیار ئەیانوات. ئەم ئەتفاقە ئەمڕۆ لە بەغداد گەیشتووەتە لووتکەیە خۆی و ڕووی داوە. قۆستنەوەی ئەم ئتفاقە بە شێوەی واقعی کوردەوارە داگیرکریاگە بندەستە کۆرپۆرێشنە یەهودە عێراقی ئەو مەجالە بچووکەی کە بۆ پارتی و یەکێتی ماگەسۆ لە دەستیان دەرئەچێت و دەرنەتیجە هەر لە ئیستۆ دەبێت جانتاکان بوەسن و بڕۆن. بۆیە ئەوانە واقعیەتە عێراق بەحس ناکەن. ئەڵبەتە لە نێوانە شەڕەکانە بەغدادا ئێستا هەرێمە کوردستان جێگەیەکی نییە بۆ خاتری ئەوەی کە هەرێمە کوردستان خۆی لەم ئاگرە نادات. هەروە کە سونیەکان خۆیان لەم ئاگرە نادەن، چون مەسئلەی ڕیاسەتە پارلەمان نییە، مەسئلەی قودرەتە ئیجرائیە حکوومەتە عێراقە. گەرچی حکوومەت لە عێراقا مەعنا و مەفهومێکی نییە و لە عێراقا دەوڵەتێک مەوجود نییە. مەسئلەی ئیقتدار یا ئۆتۆریتە لە عێراقا نییە، مەسئلەی نەبوونە دەوڵەتە. ئەمەی کە ئێمە وتمان بە تۆر کولی ئەوزاعێک ڕەخەمەدات بۆ کەسێک لە منزەرە بازیگەرە سیاسی لەسەر مێزە پۆکەرە سیاسی دانیشت بێت. ئەنا لە منزەرە مردمە عادیە مەحکومە لە ژێرە فەرمان بڕداریە ئەو بە شوێنە منجیەکە ئەگەڕێت لە پشتە قسەهایە ناوە شەقام و کۆڵان و گازینۆکان و پای تاوڵەکردنە قسە ئەکا و ماتەڵە ئەربابێ بڕوا ئەربابێکی تر بێت
بۆیە ئەو حرەکاتێک کە لە بەغا ئەگوزەرێت تا نێتە بەردەمی حتا نەڕواتە ژێرە پێستی هەستی پێ ناکە، چون ئەو لە جێگایە مەحکوم خەریکە ئەنوارێ بە داستانەکە و بە شوێنە منجیەکە ئەگەڕێت. بۆیە بە هەر خەبەرێکی تازە کە لە فەزای سیاسی تێت ساردی ئەبێت و گەرمی ئەبێتەوە. ئەو دەرک لە کولیەتێک کە ئەگۆڕێت لە ساحەی سیاسیە نایکە، وەکو ئەم کولیەتەی کە من ئیستە بەحسیەکەم. بزانن دوو ستونە ناسیۆنالیزمە ئێرانی، ستونە تەشەیوع و زوانە فارسیە. زوانە فارسی ئەگەر بە گوێرەی زەخاویرە ئەدەبی و چێهلەگەرە مشەخەسی دەسی بوو بووەی، مالکە ئەم زوانە و ئەم تاریخە ئێشێ ئەفغانستان بێت. بەڵام بۆ لە سەروبەندێکە کە قەرار و دەوڵەت ملت مۆدێرن بەر ئەساسە ناسیۆنالیزم دروست بکەن، ڕەوایەتە زوانە فارسیان بۆ ناسیۆنالیزمە ئەفغانی بە ئەفغانەکان نەدا، بەڵکو دایان بە ئەو کۆرپۆرێشنە دروستکریاگە دەسە نظام سوڵتە بەناوە ئێران. ئەفغانستان کە وڵاتێکی ئەنستەیبڵ بێ هەبوونە ڕەوایەتە ناسیۆنالیستیە هیچ وەخت ملەتە ئەفغانی دروست نەکرد، و لە تەیە قەرنە ڕابردووە ئەفغانستان ڕووی هێوری و ئارامی بەخۆی نەدی. دەوڵەتی یەهودە ئێرانی توانی زمانە فارسی بسەپێنێت بەسەر خەڵکانە ئەم سەرزەمینە و بە عنوانە مولکیەتە خۆی ملەتە ئێرانی بە ئەغڵەبیەتە فارسی وەدی بێنێت. دەرنەتیجە میراسە ئەفغانستان بە تاراج چوو. یعنی ئەگەر وابێت ئێستا ئەفغانستان وڵاتێکی زەعیف، محتاج، فەقیر و لە هەمان کات بێ ڕەوایەتە، یعنی بێ چیرۆکە، بێ فینکشنە، بێ چیرۆکی ناسیۆنالیستیە. ئەوەی کە تاجیکەکان یا دەری زوانەکان لە ئەفغانستانە لە ئەقەلیەتاون لە فەڕەنسەیشە، ئەم زوانە فەڕەنسەویە لە ١٩٠ قسەیان پێ نەئەکرد، بەڵام لە پرۆژەیە دەوڵەت سازی و میلەت سازیە یەک دەست سازی و سادە سازی کریا و یەک زمانە واحدیان دروست کرد. هەروە کە لەم کۆرپۆرێشنە ئێرانیە یەک نەفەر بەم زوانە فارسیە قسەی نەکردەگە. ئەمە ناتە لە خانلەریێژیتی وەستادە ئەدەبیاتە زوانە فارسی. ئەمە لە ئاعترافاتە یەک لە دوای یەکا کریاگە، بەڵام چۆن ئەم زوانە فارسیە بێ بە ستونە ناسیۆنالیزمە ئێرانی. کەواتە ئەفغانستانە زەعیف، ئەفغانستانە فاسد، ئەفغانستانە دەرگیرە شەڕ، ناتوانێت تهدیدە ناسیۆنالیزمە ئێرانی و ستونە زوانە فارسی بکە. هەروە کە تاجیکیەکان بەناو زوانە تاجیکی بە قەبارەی چکۆلەوە بە تەمامە ماوەڕاوە نەهرە سەمەرقەند و بوخارا ناتوانن ئیدعایە ئەم میراسە بکەن، بەڵام لە سەرزەمینە ئێمە کۆرپۆرێشنە یەهود ساختە ئیدعایە ئەم ڕەوایەتەکە. و ئەمما نوکتەی دووەم لە پشتە ڕەوایەت جەعلیە شیعەگەری و تەشەیوعە سەفەویە کە ئەوجی وەلووتکەکەی گەیشتە پارادایم شیفتە 57 جمهوریە ئیسلامیە ئێران. ستونە گەورەیە ناسیۆنالیزمە ئێرانی ستونە تەشەیوعە، و ئەم ستونە تەشەیوعە کەس تەهدیدی نەکرد. ئێران دەوڵەت میلەتێک بوو، دەوڵەت میلەتێکی نەفتی بوو و لەناوە دڵە جەهانە ئیسلامە تەسەننە وەکو غودەیەکی سەرەتانیە تەشەیوع سەری دەرهاوردە بوو. بەڵام ئەمڕۆ اتفاقێک هەفتەکە لە زوانە مازەنیەکانە پندێکی پێشینیان هەست ئێژێت شغاڵە بێشەی مازندەران ناگیرێت
ئیلا بە سەگی مازەندەرانی. ڕەوایەتە شیعەیە ئێرانی ناگیریە ئیلا بە مەلایەکی تری قودرەتمەندی شیعە. عێراق ئەفغانستان نییە. عێراق وڵاتێکە کە فەرق گەورەی تەکە ئەفغانستانە ئەمەسە یەک وا لە ناوە دڵ جەهانە عەرەبە. دوو وڵاتە عێراق وڵاتێکی دەوڵەمەند لە بوارە نەفتە و دەرنەتیجە سەرچاوەیە ئەرزی و دۆلاری لێ قەت ناوێت. هەر گروپێک و دەستەیەک و تەیارێ لە عێراق دروستکەن و بە پارە دروستیکەن پاشماوەیەک کە بە جێگەیەک لە دەسەڵات گەی و بە سەرچاوەکانە پوڵەکانە عێراق گەی مستەغنی ئەوێت لە ئەربابە ئەووەڵی. دەرنەتیجە وەکو گروپگەرە تەیارە گوربدین حکمەتیار و ڕەبانی و ئەحمەد شا مەسعود و تاڵبان نییە کە دائیمەن چاو لە دەسە ئەو وڵاتە بێوە سەپۆرتی ئەکا تەئمینی مەنابعی ماڵیەکە. دەرنەتیجە هەر گروپێ لە عێراق بێتە سەرت دەست و بتوانێ ئەقەبەیەکی خەڵکی دروستکات دەستی بە سەرچاوەکانە عێراق بگات مستەغنی ئەوێت لە دەوڵەتێک کە تەیاری کردبوو کە ئامادەی کردبوو. لەگرا ستونە تەشەیوع ئێرانی و ناسیۆنالیزمە ئێرانی ئاغای مقتەدا سەدر تهدیدی ئەکا. ئاغای مقتەدا سەدر تهدید ڕەهبەریەتە شیعەیان جەهەن ئەکا لەلایەن عەلیە خامنەئی و جێگەنشینە عەلیە خامنەئی. هەر ئەمەی کە تا ئەم دەقیقە بوو ئەم شتەی وا بەدیهی و بێڕەقیب بوو ڕەقیب پەیدا بووگە. بڕبڕەیە پشتە دەوڵەتە ئێرانی هات کەسە هەشۆکە و ئەمە یەک وەرچەرخانە 180 دەرەجەی لە ئەوزاع سیاسیە منتەقە و ئەچمەزبوونە دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و بەچە حرامزادەی دەوڵەتە یەهودە ئێرانە. تەوازونە بازیەکە شێویە. هەروەکە لە سەرزەمینە کوردەوارە پێشبینی نەئەکریا حزورە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کە معادڵاتە ئەمان لە ئەحزابە بەرساختە و نەهادگە لە بەرساختە بشێوێنێت. حزورە مقتەدا سەدر و گەردەن فرازبوونە مقتەدا سەدر بۆ ئەمانە پێشبینی نەئەکریا. پێیان وابوو ئەهڕۆمە کۆنتڕۆڵیان وانە دەسا. ئەوەی لەسەر مێزە پۆکەرە سیاسی دانیشتوێت ئەزانێت ئەمڕۆ کارامەتەرین جەریان لە عێراقا جەریانە مقتەدا سەدرە. بۆ چون هەم ئەقەبەیە مەردەمی هەز هەم میلیشیای نظامی هەز هەم مەنابع نەپچڕە مادی هەز و ماڵی هەز و هەم گەرە کێسی لە بەشێک لە مؤسساتە دەوڵەتە عێراقی بۆ سەپاندنە خۆی ئستفادە بکە. ئەوە ئێمە بووین یەکەم جار وتمان ئاغای مقتەدا سەدر بە هەڵگرتنە چەمکە فەساد چەمکێک کە ئەتوانێ خواستە ئاحادە خەڵکە عێراق بێت بەرەو تەبدیلکردنە خۆی بۆ ڕەهبەرە تەمامیەتە عێراق ئەچێت. خۆ ئێمە ئەم تەحلیل گەلمانە کرد و گەرەکمانە ئەمە بەڕەسیکەین. ساعەتێ 2 ساعت لەوە پێش مەهدیە فەلاحەتی لە دەنگە ئەمریکا تەحلیلەکانە ئێمە پشت ڕاستەکاتەوە. ئاغای مەهدیە فەلاحەتی لە داستانێک پەردە هەڵەگرێت لە کوشتنە ئیمام موسا سەدر بەدەستە و بە فەرمانە خومەینی. و لە هەمان کاتدا ئەوەی کە دەرمۆڕدە مقتەدا سەدر ئێمە لە بازیە سیاسیە وتمان ئیزعانی پێکەن بە حزورە عەلی حەسەنە داعی و ئاغای فەلاحەتی لە ڕادیۆ دەنگە ئەمریکا. من بەشێک لەمتانە بوو لێ ئەدەم و بعد لەسەر ئەمە قسەکەین.
خمینی از عرفات خواست قضیه موسی صدر رو روشن کند. عرفات مستقیما با قذافی تماس گرفت. قذافی در پاسخ گفت باید با کسانی تماس بگیرد و پاسخ بدهد. در تماس تلفنی که با بهشتی گرفت، بهشتی به قذافی گفت موسی صدر تهدیدی است برای روح الله خمینی. او عامل غرب است و باید بازداشتش کنید. یعنی دستور رو میده به بهشتی. بعد سرنوشتش چی شد؟ میگم الان. این زمانی است که دیگه خمینی از پاریس آمده به ایران، یعنی بین 12 تا 22 بهمن 57. روابط قذافی با خمینی اینقدر نزدیک بود که وقتی خمینی در پاریس بود به گفته چندین منبع معتبر 50 میلیون دلار برای خمینی فرستاد. این جزئیات رو که عرض کردم خوندم. علی حسن سلام رئیس تیم امنیتی عرفات در اختیار رابرت ایمز جاسوس سیاه در خاورمیانه میذاره، در لبنان بود. به گفته ابو سلامه قذافی موسی صدر و 2 همراهش رو اعدام میکنه و در مکان نامعلومی در صحرا دفنشون میکنه. بعد از چند در این ماجرا خیلی درگیر بودن، از جمله جلال الدین فارسی که همین سال 96 4 سال پیش در گفتگو با رسانه‌های جمهوری اسلامی به صراحت گفت موسی صدر باید کشته میشد. خود جلال الدین فارسی قبل از انقلاب زمان رفتن موسی صدر به لیبی در لبنان بود. کارش تربیت تروریست بود تو کمپ فلسطینی ها. بعدم شد نماینده خمینی در جنبش فلسطینی فتح و بعدم شد نماینده مجلس خبرگان قانون اساسی جمهوری اسلامی. باره اینکه این موضوع رو به تفصیل گزارش دادم این است که در تمام 43 سال بعد از انقلاب ایران مقتدا صدر در این مورد سکوت کرده بود تا شهریور 1400 که اعلام کرد کمیته پیگیری سرنوشت امام موسی صدر رو تشکیل داد. در خدمت آقای حسن دایی هستیم، پژوهشگر روابط بین المللی جمهوری اسلامی ایران. آقای دایی تشریف دارین؟ با سلام خدمت شما بینندگان. خوش آمدید به شب صفحه آخر. درود بر شما. چرا مقتدا صدر تازه در سال 1400 بعد از 43 سال یادش میفته که پیگیر سرنوشت موسی صدر باشه؟ یعنی گفتم تو برنامه دیگه مگه ممکنه که اون بی خبر بوده باشه؟ برای یکی که میخواد خب دلیلش اینه که یکی میخواد نسب خانوادگیش رو روشن بکنه، چون مقتدا صدر مدعیه که از خانواده مراجع بزرگ هم توی که شما اشاره کردید و مثلا رهبر شیعیان میدونه خودش رو و ضمناً جریان شیعه عراقی رو نمایندگی میکنه و در مقابل داره به حکومت ایران میگه که شمایی که ادعای رهبری جهان شیعه و جهان اسلام دارید همتون تازه واردید. پدر من و خانواده من کشته شدن، ما خانواده ما امام موسی صدر رو داشتیم، ما رهبران بزرگ شیعه هستیم و ادعاهای دیگری که داره. یعنی خودش رو در حقیقت صاحب حق میدونه. ولی سوال شما درسته، چرا الان این رو میگه؟ چرا الان با این جرأت در مقابل جمهوری اسلامی میسته؟ این بیانیه‌ای که شما خون نبيل ساندي من التحليل السياسي كان موتم علي خامنئي بيداي كوبا وكيكي بيتبارة كينيا جيسي سرق قدرة إيران لسرق قرم رو إيران كي حماية العلي خامنئي كا لولاتك كبقول خويان حيج سنتي كي قانونية تا أجر كسي سنة قانوني أشكينيت نتواني جيجي علي خامنئي بقريتو نبيل تانتي وتم رضا خان بالاني بدون هبون حيج پشتێک و پشتوانەیەک بدون هبون حيج عشيرەیەکی گەورە چۆن توانی على رقم نەبوونە قانون لە ئێرانە و سنەتە قانون لە ئێرانە چۆن توانی بە کورسیە دەسەڵات پاڵاتەوە. عەلی خامنەئیە بێدایک و باوکە بێتەبار لەسەر دەسەڵاتە دەوڵەتە یەهودە ئێرانیە بەم سات و سەودا کە بە کۆمەکە کۆرپۆرێشنە ئێرانی ڕەحبەرە شیعەیان جەهانە امرو گیره دسه منالك بچكه مرجع كوتقه كادعاءك تبار مرجعي تباري تاريخية على قرايسة بوتان مشخص بو نسب خانوادقي مهمة بوتان مشخص بو مهمة تبار الكيس بوتان مشخص بو كآخيز نامي كردان وقتی بحثك كهر كسي نتوانيت تبار إيلي خوي وبنمالي خوي لم سرزمين الدرخات ها وردينا متعلق بسرزمين كردوارة. علي خامنئي
هەروەک ئەوانەی حکوومەتە هەرێم ئمڕۆ لە پاستۆرە ئەلەرزێت و ئەترسێت بەدەست ڕەوایەتە شیعەیەکە لە دەسی خەریکە ئەترازێت. ناسیۆنالیزمە ئێرانی نەک لە دەروون و دووچارە قەیرانە، بەڵکو ئیستە دووچارە قەیرانە بەینولملەلی جیهان تەشەیع ئەوێت. و ئاغای موقتدا سەدر ئەم قەیرانیە بۆ دروست ئەکا و بۆی دروست کردگەتە ئەم دەقیقە. پرۆژەیە جانشینی عەلی خامنەئی دووچارە مشکڵێکی ئەمیقە بە حزورە موقتدا سەدر و بوونە موقتدا سەدر. یعنی مسۆگەربوون ڕەهبەریەتە شیعەیانە جیهان موقتدا سەدر مەجبور ئەکات بە احتیاجە بە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ. جەبهەیە شەڕە دەوڵەتە یەهودە ئێرانی لە تارانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئەتوانێ بە قودرەت بیوە. ئاخیزە کوردەوارە سەربەخۆ هەم لە جەبهەیە بەغا و هەم لە جەبهەیە تارانە شەڕەکات. لە فیمابەینە تەزاد نیروگەلە قودرەتە بەرساختە لە جێگەیەکا کە ئیتر فرانکنشتاین لە ئاستین تێتە دەرەوە و ئێمەمانە خوێندۆ. ئیعلامە ئەرتەشە کوردان زەرورەتێکی تاریخی بوو کە حتا دەڕواتە پێشۆ ئەهەمیەتە ئەم زەرورەتە دەرئەکەوێ لە تەحلیلە دروست، لە خوێندنەوەی دروست، لە ئەوانگارد بوون و پێشڕەو بوون و لە ڕەهبەریەتە قیامە واقعیە خەڵکانە بە شوێنە سەروەری و ئازادیە کوردانە. پس دیمان ئاغای موقتدا سەدر بە ئەم تازە بە دەوران ڕسیگانەی شیعەیە یەهودە ئێرانی لیان ئەپرسێ ئێوە لەکوێ هاتگن؟ ئێوەی تازە هاتگ لەکوێ هاتگن ڕەهبەریەتی مسڵمانان و تەشەیوعە جەهانی گەرەکتانە بکەن؟ هاوکاتە لەگەڵ ئەمە دەرگیریە مەراجع قۆم لەگەڵ مەرجعیەتە نەجەفە و قۆم چارە نەجەف ناکا. عێراق ئەفغانستان نییە تا محتاجە سەرچاوەیە ماڵیە ئێران بێ. عێراق لوبنان نییە تا محتاجە سەرچاوەیە ماڵی و نەفتیە ئێران بێ. ئەوەی ئەمڕۆ دەمینیاگە دەمارە نەوتیە عێراق دەوڵەتە ئێرانیە کە خەریکە لەگەڵە سەپاهە پاسداران و گروپگەلە نیابەتیە پارت و دموکرات و اتحادیەیە مەیهەنی و کەس ئەساعب و دەوڵەتە قانون و نیروگەلە ورد و دەرسە بەرساختەیەک کە تەوەسوتە یاڵەتە متحدەی ئەمریکا دروستی کرد خەریکە قاچاخ و ڕاماڵینە سەروەتە مردمە عێراق. خطاب به جمهوری اسلامی چرا الان؟ واقعش اینه که دلایل زیادی داره، یعنی اختلاف مقتدا سدر با جمهوری اسلامی دلایل مختلفی داره. مسئله جانشینی آیت الله سیستانی، رهبری شیعیان، مسائل سیاسی عراق و ولی مقتدا سدر روی یک موج نارضایتی عمومی گسترده از خب ئەمە هەمان شتێ بوو کە من لە ظەرفە 6 هەفتەیە گوزەشتەوە خەریکم تەوزیحی ئەدەم بۆ ئێوە کە ئاغای داعیش ئشارەی پێکرد ئاغای موقتدا سەدر سوارە مەوجە مخالفەتە گستەردەیە مردم لە فەسادەتە کە عێراق بووە. لەبیرتان بێ من پێتانم وت متاڵبەیە هەمەگیرە مبارزەتە کە فەسادا. ئاغای موقتدا سەدر لە ڕەهبەریەتە سەکتە فەرقەیە شیعە تەبدیلە بە ڕەهبەریەتە عێراقیەکە و ئەم ئاغا لە تەمامە بەیانەکانیە ئشارە بە ساڵەتە ئەغیر و ئشارە بە مبارزەتەکە فەساد ئەکا. ئەمە بەو معناسە تا بفەهمن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ڕەهبەریەتە ئەم قیامە کوردانە و پێشە تەمامە ڕووداوەکان کەوتەکە. وەختە خۆی ئشارەم کرد وتم کارل شمیت ئێژێت تۆماس هابزە تەئۆریسیەنە دەوڵەتە مطلقە لیبراڵێکی شەرمێونە درۆزنە بۆ چون منە کارل شمیت زەددە لیبراڵیم دژمنە لیبراڵیم و ئەزانم کە کارل تۆماس هابز لیبراڵە. ئێمە ڕۆڵەگەر ئەم سەرزەمینە کوردەوارینە و بە شوێنە هێنانەوەی دەسەڵاتە تەمامیەتە دەسەڵاتە کوردانین بۆ کوردان
ئێمە بازی جددی سیاسی ئەەکەین هاین بە شوێنە قودرەت و ئەزانین ئەوەی کە گەرەکی قودرەت قەبزەکات و دەسەڵات قەبزەکات چۆن بازی ئەەکا. ئێمە ئەزانین ئێمە گەرەکمانە تاران فەتحکەین، بەغداد فەتحکەین و ئەزانین بازیگەران چۆن بازی ئەەکەن. بۆیە بۆ ئێمە ئاشکار بوو تا دەنگە ئەمریکا دوای 8 هەفتە لەم ڕووداوانە ئیستە بێتە گۆ و بێژی ئاغای مقتدا سەدر ها بە شوێنە ڕەهبەریەتە شیعیانە جەهان. ئاغای مقتدا سەدر تەبارە تاریخیە مەرجعیەتە شیعی هەست. ئاغای مقتدا سەدر خۆی مستحق ڕەهبەریەتە شیعیانە جەهان ئەزانێ و سوارە بەر مەوجێ ناڕزایەتیە بەرامبەر بە فەسادە حکوومەتە دموکراتیکە توافقي، يعني حكومة فساد اجماع السكتقل فاسد ومفسدين اقتصادي اجتماعي وسياسية برساختية نوينري كره بشكله ماستاو كره مشخوره نان خوره معاش خوره پول خوره خلق عراق وأكثرية خلق عراق لمحروميته لبرسيتيه لبيهمة چيزي وهيجو بوچيا خريكة نابود أبن. فساد در عراق، از ناکارآمدی حکومت در عراق و نفرت از جمهوری اسلامی و عواملش در عراق سوار شده. یعنی مردم عراق مسئول این نابسامانی رو در درجه اول جمهوری اسلامی میدونن. مقتدا هم روی این موج سوار شده، ولی باز هم چرا الان؟ واقعش اینه که من بخوام در 2-3 دقیقه بگم اینه که ما با لبنان مقایسه کنیم. آنچه در لبنان میگذره مثل عراقه. به یک گونه هم در ایران هم همینطوره. جمهوری اسلامی رفت در لبنان مثل زخمی که وارد میکروب میشه از جنگ داخلی در اونجا استفاده کرد، وارد اون بدن بیمار لبنان شد، حزب الله رو درست کرد. ولی خب حزب الله که اکثریت و قدرت و محبوبیتی که نداشت، آرام آرام با کمک قدرت نظامی ترور. خب ئێوە تێگەیشتن کە زەمانەتە مانەوەیە حکوومەتە حەلیمە کوردستان عێراقێکی زەعیف فاسد بێقدرەت بێخدەمات بێعەداڵەت تا ئەوان بتوانن وەکو پارتی و یەکێتی مەوجودیەتیان بوێت و لە شەبەکەی قاچاق مەوجودیەتیان بوێت. عێراق قدرەتمەند، عێراق بەڕەوایەت گەیشتگە دارایە ملەتە عێراقی جێگەیە حکوومەتە هەرێم نییە. عێراق قدرەتمەند شەڕ 8 ساڵەیە ئێران بەرزەکاتەوە، اختلافە ئەرزیە سەر شەط العەرەب بەرزەکاتەوە، دخاڵەتگە لە ئێران لە ساڵە 2003 و 91 عەمەلەن بەرز ئەکاتەوە. تاراج ثروة مردم عراق توسط دولة إيراني برز أكاتو. دخالة نائبان خائنان بخاك عراق برز أكاتو. ناسيوناليزم إيراني إيجي مجاهدين خلق إيران دواي رأي دادگاه السوئد دادگاه حميد نوري كوتي دولة إيراني أسير كجي كرقو جناية جنگي كردقا چون مجاهدين خلق لشركي بين المللية على طرف صدام حسين بوغا مرق سياسي بمجاهدين خلق دا وآهاد مردم إيران مجاهدين خلق بمزور ارتش صدام حسين أزانا تمام كتلة للشيعة لسفاه بدرو تا حادي عامري تا بيكين ران حشد الشعبي ئەوانەی کە گشتیان لە کاتە خۆیان لە خاکە ئێران بوون و لە شەڕێکا کە سەدام حسێنتە کە جمهوری ئیسلامی کردی لە بەرەی ئەرتەشە ئێران بوون خائنینە بە ئاو خاکە عێراقن و ئیمڕۆ ئەو خائنینە و ئەو فاسدینە دەست نیشەندەیە بێگانە لە ڕەئسە قودرەتە دەوڵەتە عێراق دانریاکن. ئەم بازیە تەمام بوو.
تەمامیش ئەبێ وەگەرنە عێراقە چێتە ناوە گۆمە خوێن بچێتە ناوە گۆمە خوێن پەرشە ئەم ئاگرە دامنە دەوڵەتی یەهودە ئێرانی ئەگرێ حزورە ئێمە تهدیدە فەتحە تەهرانەکات بۆ دەوڵەتە یەهودە ئێرانی. ئێمە لە سەروبەندێکی حەساس ئاین وەکو دەوران پێش دوران دوای جنگ جهانی أول منطقة آبستن حوادث حساسية دولة يهود إيراني دچار بحران جانشينية سيستم فاسد عراق كلابسي كردگه رقيب پیدا بوگه بر رهبرية شيعيان جهان پروژه إيران گوره فرهنگي بستون شيعة دچار اختلال گوره بوگه فركزي لنبازي لبينك من جملة بككة من جملة أحزاب منتسبة بكرد لنبازية لبينك هروها دوران التشيع إيراني والناسيوناليزم إيراني بقببون مقتدى صدر لبينك وتمام أوزاع مجال ودركوتنا الرواية أصلية سرزمين إيمة بناوة رواية كردية كردان ورواية آخذ كردوار سربخو دس بجي لجي أنيشيت لناو فزايكا كمن لكردوار دا جير كرياغ بن دست كوربريشن يهود إيراقي بحسن كرد وحكومة إقليم كردستان مردميك أوينيد بي بنما بي انتما بي باور مردميك سرگردان بمسؤوليات مردميك تابون دندن بانحراف كيشياق غرق لشرايط موجود وحفظ شرايط موجود بو چون انفالانا اقري چون حلبجة اقري چون ايلولانا اقري چون پێشمەرگەی دێرینانە ئەگرێ تەمام ئەمانەوانە معرەزە نابودیا و کابران نەیگەرەکە باوەڕکە نەیگەرەکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و برە قەزایا کەوتگە و پێیان ئێژێت تەمام بوو ئەمە مەسئلەیەک دروست ئەکات لە تەهدیدێک کە کابرا حسیەکە یان ناچارە بێتە ناوە ئەرتەشە کوردان و لە خۆی دفاعکە یا هەر لە ئیستەوە بڕوا بۆ ماستاوکردن بۆ قودرەتە یەکلاکەرەوەی مرکزیە عێراق دەستورە عێراق کڵەپسی کردە عێراقیەکان ڕۆیایەکی جەدیدیان گەرەکە دەوڵەتێکیان گەرەکە قانونێکی جەدیدیان گەرەکە وەگەرنە لم كلابس سياسي وانسداد سياسية درنايا بهر شيويكا چيو بخون آخيز كردوار سربخو سر اكفي چه ارتش كردان لكردوار دا گير كياغ بن دست عراق دابنين چه مقتدا صدر تهديد ناسيوناليزم ايراني بكاو قرأ آقرأ كله لسنه حسينين اگر لسنه نيرو من هاور دويت هولير كركوك خانقين وبرو بقاء الروين أجر لسليماني وهولير هلمان ساندسن حبيب سينين برو تاران الروين بازيه كإما دسمان بكردقا بحمولا يعني برده ولقنا دركويت كي رجل سياسية كي ها رجال سياسيين لقنا دركويت كي بازي كده قدرته كي ماستاو چیه توی بوی دست قدرت مندانه قتل مقتدى صدر واقعية عراق ناقوري تهديد مقتدى صدر زربية قورية كلا بيكرة ولاية فقيه إيراني كوتقى ناقوري عراق هيج حليكي سياسي نية بمعناي سازان وامتيازدان بيكتر نيسي والا موقعيتي كي يقلا كروا مقتدى صدر لقرا كوتابي الرهبرية الشيعيان جهان لدس أدات لقرا كوتابيت
مشەخوەرەکەی عەلیە خامنەئی قەپەکات بە جەهانە ئیسلام و تەشەیوعە. دەورانە ئەمە تەواو بووە. دەورانە نیروگەرە نیابەتیە دەوڵەتی یەهودە ئێرانی و ئەربابە ئەمریکاییان تەواو بووە. ئێمە واینە دەستپێکە ئیتمامە ئەمانە لە سەروبەندێکی یەکجار حەساسە خاوەرەمیانای و ئێستەیەوە ئەزانن کە ئێمە لە وەختە مناسبە لە کاتە گونجاوە هاتین. هەروواکەمە کیاوێل ئێژێ شەهریارە ڤیرچوو بەختیشی گەرەکە. ئێمە مەزلومیەتە مردمە داپڵۆسیاگە سیستەمەتیکە کوردمان لە پشتە ئاستینە تۆ دەستە تۆڵەساندنەوەیە کوردان لە ئاستینە ئێمە دەرهاتگە بەخت یارە لەگەڵ ئەقڵ و ئیدە و شەهامەت و مەچەکە ڕابەڕانە و قارەمانانە بەخت وا لەسەر جێی خۆیان. فەسادە ئەمیقی لە ناوە ئەم مەردمە شمشێر دوولەبەس ئاغایە عەلیە خامنەئی. ئەم مەردمەی وا تۆ فاسدت کرد ئیمڕۆ نایە دفاعکە لە وڵایەتە شیعیەت و لە بەرامبەرە موقتەدا سەدرا لە خوایەسی موقتەدا سەدر بتخوا. ئاغایانە کوردایەتیە حیزبی وا مردم ئێمەتان فاسد کرد لە ڕۆژە تنگانە مردمە ئێمە ئێوە لە بەرامبەر هەر پێلەقەیەکە هیچ حەمایەتێ ناکەن. ئەم فەسادە مردمە شمشێرە دوولەبە بوو یەخەتانی گرت. هەم یەخەیە ئەربابە یەهودە ئێرانیتانی گرت، هەم یەخەی ئێوەی بەرساختەیە دەسە ئەمانی گرت. لە سەروبەندێکی حەساسی تاریخیا ئێمە هاتین وا بەلادان پەردەکان و پێش ڕووداوەکان کەوتن وا بە واقعی دین و بە مەدی دین قەزایە مەرگە ئێوەمان پێشخست. ئمڕۆ ماستاوکەرەکان و نۆکەرەکان دەورە ئێوە دووچارە هەمان شەک بووگن بە دین عینیات و واقعیاتێک ئێوە گەرەکتانە بە پڕۆپەگاندا بیگۆڕن و ناگۆڕێت. موقتەدا سەدر وتی لە سیاسەتا دەخاڵەت ناکەم. عێراق و منتەقەی سەوزە بەغا شەڕێکی بەخۆی ودی تەمام عەیار 800 زەخمی 35 کوشتەی تیاهاتە دەرەوە لە فاصلەی چەند ساعت. موقتەدا سەدر وتی چۆڕیکەن دڵتان خۆش بوو. فەورەن وەزیرەکەی موقتەدا سەدر ئێرانیەکانی دا بەرشەق و نیروهای نیابەتی دا بەرشەق. دڵتان خۆش بوو فەورەن لە بەسرە نیروگەلە موقتەدا سەدر تەپیاندا سەرە کە تائیبە و عەسائیبە ئەهل حەق و لێیان تۆپاندن و قەیسە قەزعەلی خۆسە خۆی کێشا و تەواوە دەفاتری تەعتیل کرد. موقتەدا سەدر وە بەرە گشتتان کەفتگە سەوداوی ڕەهبەریەتە شیعەیان جەهانی هەست و ڕەهبەریەتە عێراقی هەست. لەم شەڕە ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆس بەر لە گشتی تەیار ئامادە بە ئیدە لە مەیدانە حوزوری هەست و تەمامە ئەم مدەتە کە ئێوە فکرەکەن ئەم مردمە خامۆشە لەگەڵ ئیدەیە کوردانەیە ئێمە پەروەردە کریاگە و لە ساعەت گەلە حەساسە حزورە ملیۆنیە ئەمانە لە ژێرە قیامە ئاخیزیانە ئەوێنن. ئەوە ئێمەین کە بە تەحلیلە دروست دنەیە قەزایا ئەدەین وا دەوڵەتە ئێرانی نەیگەرەکە ئاشکاری کات کە زەربەیە گەورەیەک لە ناسیۆنالیزمەکەی کەوتگە لە شیعە گەراییەکەی کەوتگە و ئەوە ئێمەین دەریەخین تا ئێعترافی پێ بکەن یەک لە دوای یەک لە کڵاب هاوسا کوڕە شەریعەت مەداری بێرن و بەحس لە ڕقابەت دوودمانی بەرسەرە ڕەهبەریەتە تەشەیوعە جەهانی بکەن. کارکێشیاگە سەر ڕقابەتە ناوە ماڵە خۆیان
شغاڵە مازندەرانی ناگیرێ ئیلا بە سەگە مازندەرانی. ئەربابانە یەهودی فکریان ناکرد لەم بێتەبارە بێڕیشانەی کە تێرینیان بەناو مەلای شیعە دانەیەکی تر مدعی پەیا بوێت کە ئەوانی تر بخاتە خەتەرەوە وەک کیان ئەوانی تریشیان بۆ بخاتە خەتەرەوە. ئالەگراسە کەمت ناخێز حتا ئەڕواتە پێشۆ گەورەتر و گەورەتر ئەبێت و ئالەگراسە کە ئەرتەشە کوردان حتا ئەڕواتە پێشۆ زەرورەتی سابتتر و سابتتر و سابتترەوێ. نەیاران و درۆزنان فاسدین و حانقین لە بەرەکانە خیانەتە بە مەردەمە کوردان بزانن حتا زووتر بای لێ نەدەنەوە شەرایەت تێتە بنمملیان. بە ئەفسانەی دەزانن سووڕی دەوران غوڵام و ورکە خۆری دەرکی گەوران، بەڵام دەوران دەبێ ڕۆژێ بدا سوور لەبەر گەوران نەبێ پشتی خەڵک کوور کە گۆپاڵی خەڵک دەرهات لە خیزی میری گەورە ئیتر نامێنێ فیزی ئەوە ئێمەین ڕەهبەریەتە ئەم قیامە ئەکەین وا لە کونە زامەکانمان و هاتکینە سەدەرەوە هەرچی من ماچوون ختمە کەلامن هەر ئەو اتفاقە ئەکەفێت و تاران بە مەچەکە قارەمانانەیە ڕوڵەگەرە ئێمە فتحوێت و ئێوە ئەوێنن نایێوە